بسم الله الرحمن الرحيم. خێرکردن خلاص نابی، خەسار نابی، خراپ نابی. بەڕاستی کاتێک دەزانم دەمرم لێیە ئۆفەرانە زوو زوو بە بیرە خۆم دێنمەوە. لە بیرما یەکەم جار لە ژیانمدا کە عیادەمدانا وەرەقەکەم نووسی لە دیوارم هەڵواسی، گوتم لە بۆ هەموو کەسەچی هەموو ڕۆژەچی ئەوەی پارەی نییە پارە نەداتن. ئەو کاتی ڕۆژی پێنجشەمانیشم لە بۆ هەموو خەڵکی بە خۆڕایی بوو، وەکو ئەو کاتی لۆچە ڕۆژە یادم کردە بە خۆڕایی دەمێ لێرەوە ئەو ڕاستیەی ناو ناخی خۆم بێخمە سەر ئەوەی. ئەو کاتی ئەمن دەوامی حکومیم لە خەستەخانەی تەواڕی ڕۆژ ئاوای بوو. تەواڕی ڕۆژ ئاوای کرا خەستەخانەی کۆڕۆنای. ئەمە داوامان نەما، گوتیانەمە بڕۆنەوە مارێکە هیچ عملیاتی لێ نەکرا. ئەمەش موچەم وەردەگرت، هەرچەندە هەموو ساڵی سێ موچیان ئاودوی کردیە لیان دزینە، بەڵام ئەمن وەکو خودی خۆم ویستم پارەکەی خۆم کە وەری دەگرم حەڵاڵی بکەم لە بۆ منداڵەکانی خۆم. پارەی حرام نەدەمە مندارەکانم حرامزادە دەرنەچن. گوتم حکوومەت دەرێتە من بڕۆ مارێکە بە ناچاری هیچ داوامی مەکە. خەستەخانەی کۆڕۆنەیان عملیاتیان لێ ڕاگرت، هەستم قەتعەکەم لێدا. گوتم لە جیاتی ئیستیشارەکەی وێندەر عیادەکەی خۆم دەکەم و ئیستیشارێکی حکوومەتی هەموو ڕۆژەشی ئەوەی دێتن ئەم پارێلەکە زۆر ناگرم. دوایی ئەوە بوو کە مامۆستا تووشی ئەزمەی بوون، دیسانەکە هەڵم واسی گوتم لە بۆ هەموو مامۆستایەکی وەکو وەفایەک لە بۆ علمی لە باخچەی ساوایان تا مامۆستای کولیەش، چونکە مامۆستای کولیەش با مامۆستای کولیەوی بچکە گەر موچەکە نەبیتن فەقیر دەبی، چونکە زۆربەی مامۆستاکانی کولیەی ئیشیت کە ناکەن، بەس ئیشی موچیان هەیە. گوتم لە باخچەی ساوایان تا مامۆستای کولیەش هەموو ڕۆژەچی لە بەوان عیادەکەم بە خۆڕای دەبی و هەموو فەقێ و مامۆستای ئاینیش ئەوانەی کە لە مەدرسەی دینیش دەرسی دەرێنەوە. عیادەم 10,000 دینار بوو. لە سەفەرێکی عومرەی تەوافم دەکرد لە خوای گەورە دەپاڕەمەوە کە خوای گەورە لێم خۆش ببین. ئەوە بمێشکم دەهات لەوێندەر باشە ئەدی ئەمنیش لۆ لە خەڵکی خۆش نەبم. لەوێندەرەوە بڕیارمدا عیادەکەم بکەمە 5,000 و گرانتریشی نەکەم و هەتا دەمرم. ئیدی ئەوە بوو کە ئەو سەفەری عومرم کرد، عیادەی خۆم کردە 5,000 و گوتیشم لە بۆ هەموو یەتیمەچی، لە بۆ هەموو کەم ئەندامەچی، لە بۆ هەموو بە کەسێکی کە فەقیر بیتن با پارەکەی نەدا و سەڵاواتەچی لێ بداتن. مناسبەی کە ڕەمەزان دادەهات، نۆمینەی حاجی دادەهات، بیرم دەکردەوە باشترین شت ئەوەیە ئەمن خێرێ بکەم، ئەمن لۆچ پارێ خڕکەمەوە. ئەمن ئەلحەمدولیلا هەل لە جووەوە کە فەقیریشم دڵم دەورەمەند بووم، کە فەقیریش بووم دڵم دەورەمەند بووە و زۆر شایدیشم هەیە لەسەر ئەو شتێک کە لە فەقیریشدا هەر بە دڵ دەورەمەندی شەرت نییە تو پارە زۆر بێتا خێرێ بکە، هەیە زۆر دەورەمەندە بەس خێری پێ ناکرێتن. ئیدی ئەوە بوو ئەم لێتە ناشارمەوە. ئەو کەسەی کە تادیدی کردم ئەمن ئینتیزارم کرد بمرم. گوتم خواجان حەزم لێ خێری زۆر بکەم، لەگەرە خۆم مناقەشەم کرد، ئێدە با دووشەمەکان بکەمەوە خێر بگەڕێمەوە سەر تایم. طەبیعی ئەو تهدیدکردنەیە ئەمە زۆر سوپاسی دەکەم، چونکە هانیدام خێری زیاتر بکەم، چکە دەزانم دەمرم. دم تەنەزولی ناکەم، تەنەزول ناکەم لەو کەس، چکە من عاشقی بەهەشتێمە، عاشقی مردنیمە، عاشقی ئەوەیمە ڕۆژانە دوعای دەکەم دەرم خوا شەهید بم، بە شەهیدی ئێرە بەجی بێلم. دڵنیا بە ئەمومان میوانین، ئەمنیش دەمرم. ئەگەر شەهیدیش نەکرێم یەک نمونەی دەجێرمەوە. ڕۆژشان هەفتەی ڕابردوو دکتۆرێکی ئیخسایی هات سەردانی کردم على ئەساس عیادەکەی بینتە ناو میهرەبانی. یەکەم پرسیاری لێم کرد، گوتم کاک دکتۆر ئەتوو چەند ساڵی؟ گوتی 57 ساڵم. گوتم کاک دکتۆر ئەتوو چەند کەسی دەناسی لە دنیای عمری 100 ساڵ بی؟ پرسیاری دوم ئەوم لێ کرد، تەماشای کردم، ئەوها بیری کردەوە، گوتی وەڵای کەس ناناسم ببیتە 100 ساڵ، بەس لە تەلەڤیزیۆنی جێم لێ دەبیتن، ئەوها لە فەیسبوک دێرەوە بۆ 100 ساڵ و بۆ 120 ساڵ، بەس وەڵای من لە دنیای کەس ناناسم، یعنی بیناسم ئەو عمری 100 ساڵ بی. ئێگوتم دڵنیا بە ئەتوو نابێت 100 ساڵ، چونکە زۆربەی ئومەتی محەممەدی 63 سال لەو دەورەیە. ئەمن بابم نەبووە 6 ساڵ وەفاتی کرد، باپیریشم نەبوویتە 6 ساڵ وەفاتی کرد. فلەبەرەوەی دڵنیا بە کاک دکتۆر دەمرین، وەرە باشتەشی لە بۆ قیامەتێ بکەین، با نەمرین نەمربین. بە چ دەبینێن نەمر؟ بەشداری بکەین لە سەدەقە جاریەی. باوەڕ کە ئەو دکتۆرە بەڕێزە کە مامۆستای کولیە طبیشە، کەسێکی زۆر بەڕێزە، گوتی دکتۆر دلێر
هەر شتێکی ئەتودا دەنێ تەواو ئەمن پێویستم بە پارەی نییە من سیارەم هەیە خانیم هەیە متەمەکینم تەواو کویدا دەنەی دای دەنێم و دوونێکەش لە ناو خەستخانەی میهرەبانی عملیاتی کرد هات عملیاتەکانم دەرمی ئێرکوانە کوی تەوزیع دەکەن پارەکەی کودا دەنێن کە ئەمە نسبەی 105 هەموو دکتۆرێک دەسە ناو سندوقی خێری نسبەی 100 دەخینە ناو تەطویری خەستەخانەی کە دەمانەوێت ئەو ئیشەی بەردەوام پێ بدەین گوتی تەواو دکتۆر دیلێر ئەتوچی دەرەی ئەمە ڕازیمە یعنی لۆ قسەکانی من ئەوەن دۆنە کاریگەری لەو دکتۆرەی کرد چونکە بە خۆم تەطبیقم کردیە و لێرەوە سوپاسی ئەو کەسەی دەکەم کە تادیدی کردم بە بیری هینامەوە کە دووشەمە بکەمەوە خێر چونکە ئینتیزار دەکەم هەتا دەمەم خێری زۆر خڕکەمەوە مەجالە فرسەتە چونکە ڕۆژێک دادێ خێرم پێ ناکرێ ڕۆژێک دادێ ئەو لاقانم ڕام ناگریتن ڕۆژێک دادێ هەرچەند بشزانم لەوانەیە نەتانم قسەی بکەم سوپاسی خی گەورە دەکەم کە خی گەورە جوانترینی تەمەنی پێدام تانیم جوانترین خێری بکەینکەوە میهرەبانی پێبەخشین تۆفیقاتی ڕەب العالەمینە و ئەگەر خی گەورەش دامەزراومان نەکە لەسەر خێرێ قەت خێرمان پێ ناکرێ لێ ئەوەی جێرێمە بابی خۆی نەمر بکە لە میهرەبانی چونکە میهرەبانی نامری میهرەبانی سەدەقە جاریە بیرەکەی ئیمامی عوسمانە ئەمە دەڕۆین بەڵام میهرەبانی لە بیمەی تەندروستیەتی مەکان لە یارمەتی بە ساڵاتچۆکان لەوانەیە کە پاریان نییە دەرمانی زەخت و سوکەری بکڕن دێتن لێرکوانە سندوقی خێری سعات سێ تاوەکو سعات هەفت لە ڕۆژی یەکشەم تا چارشەم ئیستقبالیان دەکا و دەرمانیان لۆ دەکڕیتن یارمەتیان دەدا هەمومانچێ بەلای کمی ئێستا سندوقی خێری میهرەبانی یەک دەفتەری خێر دەکا و دوو دەفتەریش ئەقساتی MRI دەداتەوە چونکە بە 135 دەفتەری ئەومە جیازەکەمان کڕە کاتێک کە قسەکانی ئەو جیهازی تەواو بوو هەمومانجی ئۆتۆماتیکی سێ دەفتەری خێر دەکا یعنی هەموو ڕۆژێ خەستخانەی میهرەبانی دە وەرەقەی خێر دەداتە نەخۆشە فەقیرەکان ڕۆژێک دادێ دەکاتە 6 دەفتەر مانجی خێری دەکا هەموو مانجێ 6 دەفتەری خێر دەکا چکەمە مانجی ڕابردوو خەستخانەی میهرەبانی سەروی 7 دەفتەری خێر کردیە ئەم کە مدیر عامم هەموو شتێکی دەزانم لێکە کاتێک کە ئەو خەستخانە هەمبوو بیتە خێری ئەو قازانجێ یەک سعری دەینە خوارێ دوو هەموو ڕۆژە ئیسێ بکە ئەتو 20 دووارەقەی دەکەی خێر لە بۆ فەقیرەکان 20 دووارەقا لۆیان بە دەرمان دەدەی پارەی عملیاتیان لۆ دەدەی ئیدی ئەوە کەمە لێ دەرێم خۆشبەختە ئەوەی سیقەی بە من کرد پارەکەی هینا ئێرکوانە دڵنیابن پارەکەتان لە دەستەچی ئەمینە واللهی وباللهی وتیللهی هەرچێکی ناوی خوایە ئەمن 1 دینار خیانەتم لە خەستخانەی میهرەبانی نەکردیە پارەکانتانم لۆ کردە سەدەقە جاریە چونکە ئەم بەخۆشم بەتەمە ئێرە نیمە عادی ئەو دیویمە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون میهرەبانی دڵسۆزی و لێزانی